لەگەڵ دەستپێکردن و ئاساییبوونەوەی ڕەوشی خوێندن لە کەرکووک دەنجی ناڕزای و کێشەی مامۆستایان بەرز بووە. لە خوێندنگەکانی کەرکووکدا و بە تایبەتی خوێندنگە کوردیەکان مامۆستایان وێڕای یەکسانی لە ئەرکەکانیان دوو جۆر موچە وەردەگرن. یەکەمیان مامۆستایانی سەر بە هەرێمن کە چەند مانگجارێک ڕوبع موچەیەک وەردەگرن. مامۆستا ئەگەر بێتە ئێرە پێمان بڵێ تۆ سەر بە هەرێمی یا بەبەقا؟ من سەر بە هەرێم. موچەتان چۆنە؟ وەڵام موچەمان ڕوبع موچەیەک وەرەگرین، چەند مانگ جارێ ڕوبع موچەیەک وەرەگرین. بەڵێ زۆر سوپاس بۆ تۆ. دیارە لەم مەکتەبەدا وەک گوتمان دوو جۆر مامۆستا هەیە، مامۆستایەکیان سەر بە هەرێم و مامۆستای دووەمیشیان سەر بە بەقایە. مامۆستا بێزەحمەت تۆ سەر بە هەرێم یا بەبەقا؟ نابەغدا مەرکەزی. موچەی ئێوە چۆنە؟ وەڵا زۆر مەزبوط وەرەگرین. لە کاتی خۆیە؟ مەزبوط وەرەگرین لە کاتی خۆی. لێی نابڕێت؟ نانە هیچەوانە. وتەی ئەم دوو مامۆستایە بەستە بۆ ئەوەی لە کێشەکانی مامۆستایانی کەرکووک تێبگەین. بۆیە بەشی خوێندنی کوردی لە کەرکووک ڕۆژانی پێنجشەمی وەکو پشوو دیاری کرد. بۆیە لەبەر ئەم کاتوسادە داوامان کردووە لە سکرتایەتی مامۆستایان و بەڕێوەبەراتی خوێندنی کوردی لە کەرکووک بۆی پێشەموان بکەنە پشوو بۆی مامۆستا تۆزێ لەبەری گوزەرانی ڕۆژانەی باش نییە لەبەرەوە داوامان کردووە. ئەجینا ئێمە پارەکە حتا کردیانە پشوو ئێمە وەک مامۆستای ئامادەی من خۆم شکر و پێزانیم بووە دوای نیوە ساڵ پێنجشەمان ئیزافی تەلەبەکانمان وەرەگرت بۆی بگەنە منهەجی بە کەلۆریتەوە بێ. پارەی هاندان هەیە، ینی جارجار وزارەتی پەروەردە پارەی هاندان خەرجەکە بۆ مامۆستایان. هەموو پەروەردەکانی کوردستان وەریان گرتووە تاکو ئێستا پەروەردەی کەرکووک وەری نەگرتووە بۆیان نەناردووە. ینی ئێمە پرسیین ینی هۆ چییە هۆکار چییە مامۆستایانی کەرکووک بێبەش کراونەوە ئەم مانگە حتاکم ئێستا حتا ئەم ڕۆژە لە پارەی هاندان داواکەین ئەو پارێشمان بۆ بنێرن. ئەوەی کێشە ئێمە کەمی موچەیە ئەو پارانە ناگاتە شۆنخۆی. ئێستا حاڵ حاضروان نزیکی چ ڕۆژە ئێمە موچەمان وەرنەگرتووە بۆیە مامۆستایان دەنجیان بەرز کردوێتەوە. لە کەرکووکدا زیاتر لە 8,000 مامۆستا و فەرمانبەری سەر بە خوێندنی کوردی هەیە و بەسەر 550 خوێندنگە و باخچەی کەرکووکدا دابەش بوون و وانە بە 100,000 خوێندکار دەڵێنەوە. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.